ئەو ساڵەکەش سوپاس بۆ خوای تەعالا نزیکەی 6 قوتابیمان هەبوو لە دوای تەواوبوونی هۆڵەکانی قوتابخانە هەتا ئێستاش لەگەڵ داوی بەردەوام بووین بە لەگەڵ تیمێکی مامۆستایان لە ئەنجومەنی مامۆستایانی پێشەن کە 12 مامۆستا بووین ڕۆژانە لە خزمەتە و منداڵە چاوگەشانەدا بووین. ئەمە زۆر سوپاسی و داکو بابانەکەن کە پەرۆش و خەمخۆرن بۆ پەروەردەکردنی منداڵەکانیان و هاوکارن و ئەو خولانە بە دەرفەت ئەزانن بۆی بەشداری تێبکەن بۆی لە داهاتوودا منداڵەکانیان ببنە تاکێکی تەندروست و خزمەت بە خاک وڵات و گەل و نیشتیمانی بکەن. دەستخۆش لە مامۆستاکان و دایک و باوکم دەکەم کە زۆر یارمەتیدەرم بۆی بگەم بەو خولە و هەروەها زۆر شت لەو خولە فێر بووین وەک ئاداب و ئاداوی ڕەوشتی زۆر جوان و هەروەها قورئان خوێندن و بە دەنگێکی خۆش قورئانمان خوێند و زۆر فێری زۆر شت بووین و ئاداب و قورئان خوێن و دەنگ خۆشی و زۆر شتی دیکەش.